شوێنێکدا وتە دەکێتی پاشکۆیە، بۆچی یەکێتی پاشکۆیە؟ لەبەرەوەی پارتی احتیوای کردووە، بەشەکەی تریشی ئێران احتیوای کردووە، ئەوانی کە پارە و هێز و نەوت و مخابراتیان بەدەستە و جەلادی زیندانەکانیان لەگەڵ عایدی قاسم سولەیمانین و ئەوانەی تریش کە توانایان نەماوە پاڵیانداوە بە پارتی و کە ناتوانن دەرچن لە یەکێتی. بەڵام مامۆستا کرێکاریانی من دیسان و بەسمەوە پرسیارە بکەمەوە، خۆ یەکێتی و پارتی شەرعیەتی پەرلەمانیان هەیە، شەرعیەتی ئینتیخابیان هەیە، یعنی ئەوەی کە ئێستا ئەوان حکمی هەرێمی کوردستان دەکەن هۆکارەکەی ئەمەیە، کەواتە بۆچی هەموو خەتاکان هەموو گرفتەکان بەواندا هەڵبواسرێ؟ ئاخری هەر ئەوەیە کە کابرایەکی وەزیری گۆڕان، وەزیرێکی ئیسلامی، وەزیرێکی هیتری سربەخۆ کە ناتوانێت هیچ شتێ بکە لەبەرەوەی مەکتەب سیاسیەک تەدەخولەکە. ئێمە کاتی خۆ وەزیری ئەوقافیشمانە بوو، برا وەزیری ئەوقافەکەمان نەیەتوانی مەلای مزگەوتی شێخ ئیبراهیم یا سەید ئیبراهیم لە کەلار لابا لەبەرەوەی مەلاکە کورد و قاسم دەمانچەیەکی دابووە، نوێژی بەیانیانی ناکرد کە لە دەرگای مزگەوتەکانەدا بە دەمانچای کردەوە. ئێبرا وەزیری ئەوقافەکەمان نتوانێت مەلایە لابا، ناتوانێت. ئێستاش هەر هەمان شتە برا. باشە مامۆستا کرێکار، مەسەلەکە لەم ڕوحیەیە، یعنی ئەو کەسانەی کە هەڕەمی دەسەڵاتیان لە دەستایە، باشە ئەمانە قووەتی تەشریعیان پێیە، ئەمانە دیبلۆماسیەتی دەرەکیان هەیە، ئەمانە قووەتی قانونیان پێیە، حکمیان بە حکما هەڵزناون و نەوتەکە بەدەست ئەوان و اقتصاد شەفافیت بیان بە هیچ شێوێک ناخەنە ڕوو. مەکتەب سیاسیش تەوەری هەموو ئیشەکانی تریانە. ئەمانە چۆن لە دەست دەرەهێنرێن بە خەڵکێکی نەرمەلی قەباڵڕێنە، بە خەڵکێکی مؤدەبی حەزاری، پیاوێکی محتەرەمی خەباتی مەدەنی هاتووە لە کاکە جانمەوە نابێ پیاوی چاوبنێمەش ئینسانین. برا پارتی حکمی کوردستان، حکمی عراقیش طبعا بەخوا قەسەم ئاوا بڕە 100 دانە ساڵی تر ناگاتە کینیا کە وڵاتێکی ئەفریقی.